حاجی ئیبراهیم بێشانس ئەم پیاوەیە بەو بێشانسیەی خۆیەوە تا ئێستا پێنجنی هێناوە. ڕقم پێنجەکەی ئەوەیە. ستنورە خەڵکی دیوانیە. حاجی ئاڵێ ئەم ژنەم نەوعی نییە. زۆرم بەدڵە بۆ هەموو شتێ پێی مرتاحم. حاجی ئیبراهیم خۆی 72 ساڵە ژنە تازەکەی پەنجایە. ئەم حاجیە بێشانسە خەڵکی گوندی کانیکەوەی ناحیە ڕزگاریە لە گەرمیان. ئەڵێ ئەو چوارژنەی پێشترم دوانیان مردوون دوانیشیان جیا بوونەتەوە دانەنیشتنێکیان هەر بە مارە بڕاوی مامەڵە بەتاڵی کردووە. مام برایم ئێستا جەوی هەیە بە تەمایە ژوورێکی نووسن بەکرد بە بۆ ئەم ژنە تازایی ئەڵێ بوو خۆمان هەر لەسەری درێژە بین هەر نایەنە دەرەوە. ڕاوکی حەسەن لە ڕوودا و لێی پرسیوە ئەم ژنەت کو دۆزیەوە. حاجی ئەڵێ چوون بۆ حەج لەوەیە بڕیارم دایکێکی تر بێنم ناسیاوێکم وتی تۆ بزانە شتەکە پێتەکرێ خۆت ئەوەم بۆ تەرتیب بکە و ئەوی تری عایدی خۆمە. ئەم ژنەی بۆ دۆزیمەوە منیش یەکسەر تەقەم لێ هەستان. حاجی بێشانس ئەڵێ ژنەکەم ناوی نورایە، بەڵام بەخوا ئەوەنە بەشتی ترەوە لەگەڵی مەشغوڵم مەجالم نەبووە لێی بپرسم بزانم بە مەزبوطی خەڵکی کوێیە. حاجی شیعریش ئەنووسێ دوو بەیتە شیعریم دۆزیەوە ئەڵێ شیعرم نووسیوە بە دڵ و بەگیان بۆ مامە حاجی لە دەی قڵاتە بزان کوا دیمەنی جوان ناو قەوم و هۆزت شێڕەشێڕی ئەسپ و شوێنوارگە و هۆزت.